یەکێتی بەردەوامە لە جێبەجێکردنی بڕیار و ڕاستپاردەکانی کۆنگرەی چواری خۆی، هەم بە ئاراستەی دووبارە داڕشتنەوەی هەیکەل و بەرنامەی یەکێتی و هەمیش بە ئاراستەی ئەو ڕێوشوێنانەی کە دوجار دەخرێنە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە. دوایین کار و بڕیارەکانی کۆنگرەش بۆ هەیکەلی کاری ڕێکخراوەی و حیزبی هەڵبژاردنی کۆمسیۆنەکانە کە بەمەش دەتوانرێت بوترێ لێرە بەدواوە پەیکەری ڕێکخراوەی یەکێتی کۆتایی هات کە خۆی لە هەڵبژاردننی 6 کۆمسیۆنی چاودێریدا دەبینێتەوە. هەڵبژاردنمان بۆ هەموو لێپسراوەتیەکان و ئۆرگانەکان کردو ئەوەی مابوو تەنها کۆمسیۆنەکان بوو. پاشەوەی کە هەڵبژاردنەکانمان کرد ئێستا پەیکەری ڕێکخراوەی یەکێتی کۆتایی هات، یان بەمەیانە پەیکەرەکە گەیشتە یان هیچ شتێکتر نەما هەڵبژاردننی بۆ بکەن. هەموو ئۆرگانەکان ئێستا لە شوێنی خۆیان نوک و ئەتوانن دەست بە کارەکانی خۆیان بکەن. 6 کۆمسیۆنمان هەیە، ئەرچی ئەوان تەنها چاودێریکردنە، ئەرچی چاودێری هەر ئەوە نییە بە دوای کەم و کوڕیا بگەڕێت، بەڵکو بە پێچەوانەوە ئەکرێت لە شوێنێکە کاری زۆر چاک کرابێت ئەم ئەتوانێت راپۆرت لەسەر ئەم شوێنە بەرز بکاتەوە و ئەو کاتە ئەتوانین بەپێی ئەوانەی کە ئەرکەکانیان زۆر بە ڕێکوپێکی ئەنجام داوە ئەوانە هەربانگهێش بکەین بۆ ئەنجومەنی سەرکردایەتی و سواسیشان بکەن، دەستخۆشیان لێ بکەین. ئەوەش کە کەم و کوڕی کردو بە دڵنیای و ئاگدارەکرێتەوە کە کەم و کوڕیەکی دیاریکراوی هەیە و ئەو کەم و کوڕی پێویستە لە ئایندەیە چارەسەر بکات بۆ ئەوەی بتوانێت ئەرکەکانی خۆی بە ڕێکوپێکی جێبەجێ بکات. لە ڕێگەی دیاریکردن و هەڵبژاردننی 6 کۆمسیۆنی چاودێری بەسەرتەواوی ئۆرگان و جومگەکانی یەکێتیەوە بەڕگەیەکی نوێ بوو لە پەیڕەوی ناوخۆی یەکێتی لە کۆنگرەی چواردا کە خواستی تەواوی کادر و ئەندامەکانی بوو بۆ ئەوەی لێرە بەدواوە سیاسەتی پاداشت و سزا جێبەجێ بکرێت و تا بە هەموو لایەکەوە یەکێتی بخرێتەوە سەر شاڕی ڕاستەقینەکەی خۆی کە یەکێتی لەسەردا مەزراوە. یەکێک لە دروشمەکانی نوێبوونەوە بەڕاستی کاری بەدووادا چۆنی ئۆرگانەکانی یەکێتیە لە دوای کۆنگرەی چوارەوە کە ئەرکی ئەو کارەش پێراوە بە کۆمسیۆنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆی لە 6 کۆمسیۆنە ئەبینێتەوە: کۆمسیۆنی مەکتەبەکان، کۆمسیۆنی دام و دەستگاکانی حکوومەت، مەبەست لێرە دام و دەستگاکانی حکوومەت چاودێریکردنی ڕاپەڕاندنی ئەرکی ئەو کادیرانەی یەکێتیە کە لە ناو حکوومەتە کار ئەکەن، و هەروها کۆمسیۆنی هەڵبژاردن، کۆمسیۆنی ڕاگەاندن و کۆمسیۆنی دەستپاکی. ئەم کۆمسیۆنە ڕۆژانە چاودێری ڕاپەڕاندنی ئەرک و کاروبارەکانی ئەم ئۆرگانانە ئەکا لە سەرجەم چینەکانەوە لە بەرزترین دەسەڵاتەوە تا خوارەوە تاکو بزانرێ ئایا چۆنەتی جێبەجێکردنی ئەو بەرنامە سیاسی کە یەکێتی لە کۆنگرای پەسەندیکەوە چەندێک جێبەجێ ئەکرێ و کادری یەکێتی چەندێ پابندە بە کاری حیزبی خۆیەوە ڕۆژانە و چەندێ پەیڕە و جێبەجێ ئەکرێت. گەربەشێکی گەورەی مەهام و ئامانجی یەکێتی لە بەستنی کۆنگرا پێویستیەکی گەورە و خواستی هەرە زۆری ئەندامان و کادرانی بوو بێت لە دووبارە داڕشتنەوە و بنیادنانی هەیکەل و بەرنامەی نوێی یەکێتیدا. ئەوە بەشێکی دیکەی ئەو مەهامە خۆڕێخستنە و خۆگونجاندن بووە لەگەڵ دنیای نوێی سیاسەتکردن لە قۆناغەکەدا بۆ ئەوەی لە دواییدا هەم خزمەتکردن و گەشەسەندنی حیزبی لێ بکەوێتەوە و هەمیش بتواندرێت وەک هەمیشە یەکێتی ببێتەوە بە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان کە هەمیشە هەڤاڵ مام جەلال ویست و ئارەزووی ئەمەی هەبووە لە پێشخستنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.